پەیوەندێکمان لەگەڵەیە با فەرمێ. دایکی عەبدوڵڵا فەرموو خوشکی بەڕێزم. فەرموو دایکی عەبدوڵڵا. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. دایکی عەبدوڵڵا تۆزە تەلەڤیزۆنەکەت کچکە و لە ڕێی مۆبایلەکەەوە گوێمان لێ بگرە. بەشە مامۆستا زەحمەت نەدی سێ پرسیارم هەیە. پرسیار یەکەمە دایکی عەبدوڵڵا فەرموو خوشکی من. بەڵێ مامۆستا ئەمن برام هەندێک پارە لە کندانا بووم. بەڵێ. پیاوەکەم پارەکانی خەرج کرد ئێستاش دەرێ نایدەمەوە. بۆچی نایداتەوە؟ دەرێ برێ قەرزارم تەراقب دەدەم. بڵێ قەرزارم ئەی یاخی پارەکەی نەخواردووە؟ بەڵێ خواردیتی ئەو برایشت بەڵێ ئەو برایشت پارەکەی بە ئەمانەت لای تۆ دانەناوە؟ بە ئامانت لە کنەمنی دانا. ئەی تۆ بۆ داد بە مێردەکەی بە مێردەکەت؟ پارەکە لە خۆی زیاد بگوتی بە ئامانەت لە کنتان بی کەی نەیویستم بمدەنەوە. بەڵێ جا پیاوەکەت خواردی؟ بەرێ ئێستاش هەڕەشەم لێ دەکا دەرێ ئەگە بری قەرزاری براتم ئەم تەراقت دەدەم. حاڵی نەبووم عەفوم کە دایکی عەبدوڵڵا تەلەڤیزۆنەکەت تۆزە زیاتر کسکەی با دەنگەکەت سافتر بێ. ئەڵێ ئەگە بڵێ قەرزارم دەرێ ئەگە برەی پارەی براکەم بدەمەوە ئەم پێی برێم دەرێ تەراقت دەدەم. ئەی خۆی براکەت بە مێردەکەت ناڵە بڵێ پارەکەم بدەنەوە؟ براکەم دەرێ با مار لە خوشکم تێک نەچی لە بە من دەرێ قەینە لێی گەڕێ. بەسەر چاو قسەیەکی جوانە بەسەر چاو. پرسیارەکەی تۆ لەسەر چییە؟ ئەمن بە هەزار قەرزەکەی تام دەدەمەوە نالم قەرزەکەی بڕوا. ئەخە بە چی دەیدەیتەوە؟ ئەمن مامۆستا پیاوەکەم مەسرەفم ناکە. بەڵێ. مەسرەفم ناکە ئەو برایەم پارەم دەداتێ داک و خوشکەکانم پارەم دەدەنێ. ئەمن دەتانم لەو پارەی ئەوان دەدەنە من قەرزەکەی پێ بدەمەوە. بەڵێ. بەس ئایا ئەو پیاوەم خوا گەورە ئەو حەقی لێ ناسینتەوە؟ بەسەر چاو قسەی لەسەر دەکەین. بەڵێ مامۆستا پرسیاری دووەمم خوشکەکەمەیە دوو منداری هێتینی هەیە. بەڵێ. خێر و زەکات شتی هەیە دەمداتێ دەرێ ئەگە نەداتەم نیش دەداتە حالەمی دیکە ئەم گونەحبار نابم لێی وەرگرم. بەڵێ زەکات لە ماڵی هەتیو دەکەی بەڵێ بەسەر چاو قسە لەسەوەش دەکەم. هەبوونە وەسی هەبوونە زەکات شتی هەیە بدە. بەڵێ بەڵێ. یاری سێمیش مامۆستا پیاوم زۆر زاڵمە دەرێ نابی داکت و خوشکت بێن جاری وایە لە سێ جاری جارێک داکم بێ دەرێم داکم هاتیە گونەحبار دەبم دەرێ نابی داکت بێ نابی خوشکت بێ. زیەوە دێم بۆ لای تۆ ناتوانانی ئاشکرەیەکی بڵی لێرە بوون. مامۆستا ساری جارە چیش نابی ئەمن ئەوان ببینم دەرێ نابی بێن ناشت بم. بەڵێ. هاسەرەکەم خزمیشە مامۆستا. وەڵڵاهی ئومێدەوارم ئینشەڵڵا خوای گەورە هیدایەتیم بەسەر چاو پرسیارەکەت پیامەکەت مامۆستا یعنی ئەمن لە ناو سێ جاران جارێک داکم دێ هەموو جارێ نارم هاتی ئەگە برێم هاتیە شەڕم لەگەرەکە لێمان دەدا. پرسیارەکە دایکی عەبدوڵڵا گونجا گەیشتە لای ئێمە پەیامەکەت گەیشت دەستەکانت خۆش بە ئیزنی خوای گەورەی گوێبیست بە لە درێژەی بەرنامەدا بە ئیزنی خوای گەورە ڕێنمایەکی خێر دەکەین. دایکی عەبدوڵڵا فەرمووی براکەم پارەی لادا نابووین بەڵام پیاوەکەم نایداتەوە ئێستاش دەڵێ نابێ قسە بکەی براکەشت مووقیفێکی پیاوانەی هەیە دەڵێ بە ئاژاوە لەسەر من دروست نەبێ و ئێوە بەهۆی پارەی منەوە لێک جانەبنەوە قەی ناکە بە دڵنیاییەوە بەڕێزم وەکو تۆی کە دەڵیدا لە قسەکانی خۆت وەکو خۆی ئەوە خۆت و قیامەتی خۆت پیاوی بەڕێز لای ئێمە نێمە حکمی لەسەر بدەین بەڵام بە گشتی هەر کەسێک خۆی دەزانێ بە دڵنیاییەوە هیچ مرۆڤێک نییە نەزانێ پارەی کەس بە کەس حەڵاڵ نییە کەسێ بە تایبەتی بە ئەمانەت پارەی لای تۆدانا وتی هەتاتی پێویستم بوو بمدەنەوە یان کارەکەی خۆتانی پێ جێبەجێکەن و دوایی کە بوتان بمدەنەوە ئەمە دوو جار واجبە ئەمە ئەمانەت پارێزیە ئەمە قەرزێکە لەلات ئینسان بۆ ئەوی دەستی چاکە نەسووتێ و متمانە لەنەوە خەڵکا بمێنێ ئەو پیاوە بەڕێزە بە دڵنیاییەوە لە دنیا و لە قیامەتە حەقی نەپاراستنی ئەمانەتەکەی دەدا. جەنابیش دەڵی کە ئەو پیاوە مەسرەفن ناکێشە بە دڵنیاییەوە پیاو کاتێکەوە لەگەڵ ژنەکە دەبێ بخواان ڕێککەون خەلەل لە ژنەکەەوە نەبێ
حەقی نەفەقاتی واجب بوو بێ واجبی پیاوە خێزانەکەی بە پێی توانای مادی ئەوەندەی کە هەیەی لە دەسەڵاتیەتی درێخی لە شوێنی مانەوە لە جلوبەرێک لە خۆراک وەکو خۆی لەگەڵ هاوسەرەکەیە کەم تەرخەمینەکە ئەوەندەی کە خی گەورە پێبەخشیوە کاتێک کە لە مەشە کەم تەرخەمی کرد دیسان گونەهباری لای خوا دەبێت بە شەرتێک ژنەکەش لە ئیتاعی مێردەکەیدا بێ کارێکی وای نەکردوێ مێردەکەی لێ بێزار بوو بێ و ئەویش بێوێت تۆڵەیەکی خراپی لێ بکاتەوە. دەڵێ خوشکەکەم دوو منداڵی هەتیوی هەیە پرسیاری دومت خوشکەکەم دوو منداڵی هەتیوی هەیە زەکات دەبەخشێ باڵێ ماڵی هەتیوی زەکاتی لێ دەردەکرێت واتەگە لە الحەمدولله منداڵانێک کە بێباوکن ماڵەکەیان گەیشتە حەدی زەکات واجب بە دایکیان کە سەرپەرشتی ماڵەکەیانە زەکاتیان بۆ دەرکاوە زەکاتی خوشکەکەت و خوشکە زاکانت بە تۆی بەڕێز کە مێردەکەت نەفەقەت ناکێشەوەکو بۆ خۆت باسی دەکەی توانای یاری ژیانت هەر ئەوەیە کە خزمەکان و کە سوکار یارمەتی دەدەن گوناهبار نابی و زەکاتەکەت پێدەشیا و ئەوانیش خی گەورە منداڵەکانی بۆ ساڵەکە و زیاتریان پێ بەخشێ. ئەڵێ دایکم دێ لە دووسێ جارێک دەڵم هاتۆ بۆی کە تووشی ئاژاوە نەبم ئەمان بە درۆ حیساب نابێ بە شەرتێکی دایکی شری شاڵە هاندەری چاکەی تۆ بێ هاتنەکەی بۆ خێر و بەرەکەت بێ خوشکەکانت کە دێن ئەوانیش زیاتر تۆ تیژ نەکەن لە مێردەکەتا و لە جیاتی ئاو بکەن بە ئاگرا بەنزینی پێداکەن و ماڵەکەتان زیاتر لێتاڵکەن. ئەگەر دایکی بەڕێزی شت خوشکە بە ڕێزەکانت هاتن و قسەی خێریان بۆ تۆ کرد زیاتر فێری ڕێنمایی ئەویان کردی چۆن بە فەنانی لە مێردەکەت نزیک دەبێتەوە بوونە باعیسی خێر بۆ ماڵەکە هەتا پیاوەکە دڵ و دەرونی چاک دەبێت ئەمە ناکاتە یعنی خوانەخواستە خیلاف و یان خیانەت کە بڵێ هەموو ڕۆژە دایکم سەری لێداوم لە دووسێ جارێکی پێ بڵێ هەتا ئینشاڵڵا دڵی چاک دەبێت ماڵی دایکیش بۆ کچەکەی هەروەکو ماڵی خۆیەتی هەرچەند بەڕاستی وا خۆشە هەموو شتێک مێرد ئاگادار بێ ژن و پیا هیچیان لێک شاراوە نەبێ بەڵام کە حەدی ئەوە دروست بوو ئاژاوە دروست دەبوو تۆش دایکتە نابێت سیلی ڕەحم بپچڕێنی لە حەدی معقول سەردانیان کردی و باعیسی خێر بوون خوشکەکانت باعیسی قسەی خێر بوون لە نێوانتاندا نەخواانە خواستە هاندانی تۆ بۆ دژایەتی مێردەکەت ئەمە لەم کاتەدا گوناهبار نابێ ئەگەر هەموو جارە بە مێردەکەن نەڵی کە هاتوون والله ئاعلم.